هێزی بەریتانی لە کوردستان. لە سەرەتای جەنگەوە سوپای بەریتانی مینای فاوی گرتبوو، پاش ئەویش بە چەند ڕۆژێ بەسرا. ماوەیەکی درێژ چەند تێگەڵچوونێکی خوێناوی لە نێوان بەریتانیا و تورکدا ڕوویدا تا ئینگلیز توانی لە مارتی 1970دا شاری بەغداد داگیر بکە. دوای کشانەوەی ڕووس لە مەیدانەکانی جەنگ، هێزەکانی بریتانیا بەتەنیا لە مەیدانەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا مابوونەوە دژی تورک ئەجەنگان. بریتانیا بە پێی هەلومەرجی نوێی ناوچەکە کە لە ئەنجامی دەرچوونی رووسیا لە جەنگ و گۆڕانی بنەڕەتی ڕژێمەکەیدا هاتبووکایەوە ئەبوو چاو بە پلانەکانی خۆیدا بخشێنێتەوە. ئەگەر پێشتر لە پەیمانی سایکس پیکۆدا چاوی لە هەندێک شوێن پۆشی بوو بکەوێتە ژێر دەسەڵاتی فەڕەنسیەوە بۆ ئەوەی ببێتە ناوچەی لەمپەری بینی دەسەڵاتی رووسی و دەسەڵاتی بەریتانی، ئیتر ئەو خۆلادانە هیچ بەهانەیەکی نەمابوو. بە تایبەتی پسپۆرەکانی ئینگلیز دڵنیابوو بوون لە دەوڵەمەندی پەترۆلجارەکانی کەرکووک و ئەیانویست بە هەر نرخێ بێ بکەوێتە ژێر دەسەڵاتی خۆیانەوە. بەریتانەکان هەوڵیان ئەدا بۆ ڕاکێشانی عەرەب و کورد. لە 4 تەمووزەوە دەستیان کرد بە بڵاوکردنەوەی ڕۆژنامەی عەرەبی زمانی ئەلعەرەب لە بەغدا و لە 1 کانونی 1970ەوە کەوتنە بڵاوکردنەوەی ڕۆژنامەی کوردی زمانی تێگەیشتنی ڕاستی لە بەغدا. تێگەیشتنی ڕاستی و ئەلعەرەب هەردووکیان تەرخان کرابوون بۆ پروپاگەندە دژی تورک و ئەڵمانیا و دوایتر بۆڵشەویکیش و بۆ هاندانی پیاوەناسراوەکانی کورد و عەرەب و خێڵەکانی دانیشتووی ناوچەکە بۆ ڕاپەڕین دژی دەسەڵاتی تورک. قاتوقڕی و برسێتی و مردنی بە کۆمەڵی خەڵک، زوڵم و زۆری هێزەکانی تورک زەمینەیەکی لەباری ئامادە کردبوو بۆ پروپاگەندەی ئەم ڕۆژنامانە کە لە سایی هاتنی هێزی بریتانیەوە خێر و خۆشی بکەوێتە ناوچەکەوە. بەمەش ئەیانویست زەمینی سیاسی پێشڕەوی جەنگی بۆ داگیرکردنی کوردستانی جنوبی و مووسڵ خۆش بکەن. لە هەمان کاتدا کەوتنە پەیوەندی لەگەڵ پیاوەناسراوەکانی کورد و چەندین ئەفسەری ئینگلیزی شارەزای کاروباری کوردستانیان بۆ ئەو مەبەستە تەرخان کرد. لە 28 نیسانی 1970دا سوپای بەریتانی کفری و ڕۆژی دوایتر تووسخورماتووی داگیر کرد. بەم جۆرە بەرایی هێزەکانی بەریتانیا گەیشتنە سەرزەمینی کورد و درێژیاندا بە هەڵکشان بەرەو ژوور. لە 7 مایسی 1970دا کەرکووکیان گرت، بەڵام زۆری لێبەند نەبوون و کشانەوە. عەلی ئیحسان پاشای سەرکردەی ئۆردوی شەشەمی عوسمانی کاروباری سلێمانی سپاردبوو بە شێخ مەحموودی حەفید کە ئەوسا ناسراوترین سەرکردەی کورد بوو لە کوردستانی جنوبیدا. ئینگلیزەکان هێشتا لە کفری بوون. شێخ مەحموود بۆ جاری دووەم نامە و نوێنەری ناردەلایەن داوای لێکردن بەریتانیا کوردستانی جنوبی لە ریزی گەلانی ئازاد دەرنێنێ. شێخ مەحموود ڕاگەیاندنی 14 نوقتەیی سەرۆکی ئەمریکایی ویلسن و بەڵێنەکانی سەروەزیرانی بەریتانیای لوی جۆرجی بیست بوو. دەستپێشکەری شێخ مەحموود لە چاو قۆناغەکانی جەنگدا درەنگ بوو، چونکە نیشانەکانی تێشکان و هەرەسی تورک دەرکەوت بوو. لە پێش ڕاگررتنی جەنگدا هێزی بەریتانی لە مووسڵ نزیک کەوتبووە. پاش ئاگربەر سوپای بەریتانی هێزەکانی تورکی لە مووسڵ ناچار کرد بەجێ بیاڵن بۆ هێزی بەریتانی. کوردستانی جنوبی کە بەشێکی لەسەر ویلایەتی مووسڵ و بەشێکی لەسەر ویلایەتی بەغداد بوو بە تەواوی کەوتە ژێر دەسەڵاتی ئینگلیزەوە. زەرەرەکانی کورد بەهۆی شەڕەوە. بوونی کوردستان بە مەیدانی جەنگ، لەشکرکێشی تورک، اینجا لەشکرکێشی رووسی و تەراتێنی تیپە چەکدارەکانی ئەرمەن و پاشان لەشکرکێشی بەریتانی، شەڕ و پێکادانی سەختی ئەم هێزانە لەگەڵ یەکتری، بەرەنگاری پچڕپچڕی کورد، زەرەری گیانی گەورەیان بە دانیشتوانی کوردستان گەیاند. هێزەکانی داگیرکار دەستیان لە کەس نەئەپاراست و ئۆردوی تورک لە کاتی پەلاماردانی کوردستانی ئێراندا سەرباری ئەوەی وڵاتەکەی تاڵان و وێران کرد، هەزاران کەسی بێتاوانیشی کوشت. لەشکری ڕووس و تیپەکانی قازاخ و ئەرمەن و ئاسووری کوشتاری زۆریان لە خەڵکی ناوچەکانی ئەرزڕۆم، ئەرزنجان، بەتلیز، وان، ئالاشکر، بایەزید، ورمێ، سابڵاخ، خانەقین ڕەواندز کرد و ئاوایەکانیان وێران کرد. کاربەدەستانی تورک تعلیماتێکی نهێنیان دەربارەی ڕاگوێزانی کورد لە کوردستاندا بوو بە لێپرسراوەکانی خۆیان. لەو تعلیماتەدا هاتبوو ئەبێ دانیشتوانی ئەو ناوچانەی کوردیان بەچڕی لێ ڕابگوێزرێن و لە شوێنەکانی خۆیان دوور بخرێنەوە و ناچار بکرێن لەو ناوچانەدا دابنیشن کە بەچڕی تورکی لێیە. بەو مەرجەی نیسبەتیان لە سەدا 5 تێکڕای دانیشتوانی تورکی ئەسڵی ناوچەکە تێنەپەڕێ. سەرۆک و پێشەوە و شێخەکانی کورد ئەبێ لە کۆمەڵ و لایەنگر و هۆزەکانیان دوور بخرێنەوە و ناچار بکرێن بە جیا و دوور لە یەکتری لە ناوچە تورک نشینە دوورەکاندا دابنیشن. نابێ بهێڵڕێ مناڵ و لاوەکانیان لەگەڵ بێ و تێکەڵاوی یەکتری بن و ئەبێ هەموو جۆرە پەیوەندی و تێکەڵاویەکەیان لە ناوان هێڵێ. ئەبێ زۆریان لێ بکرێ هەر بە تورکی بدوێن و واز لە نەریت و خوڕەوشتەکانی خۆیان بهێنن. ئەبێ بە زۆر بە کۆمەڵ بکرێن بە تورک. لە ئەنجامی جێبەجێکردنی ئەم سیاسەتەدا لە سەرەتای جەنگەوە تا کۆتایی ئۆردوی تورک بە بیانووی ئەوەی ئەو ناوچانە بوونەتە مەیدانی شەڕ 700,000 کوردیان بە زۆر بۆ ناوەی ئەنادۆڵ ڕاگوێزا.
ئەمانە بە پێو لە زستاندا بەڕێکران لەبەر ئەوە لە ڕێگا لە بەربەفر و سەرما برسێتی نەخۆشی و ماندووبوون بەشێکی گەورەیان مردن و نەگەیشتنە جێ. کەمبوونەوەی دەستی کار بەهۆی بردنیانەوە بۆ مەیدانی جەنگ زەوتکردنی هۆکانی بەرەمێنان بە تایبەتی وڵاغ بۆ گوێزانەوەی پێویستیەکانی ئۆردوی تۆر، دەست بە سەراگرتنی خواردەمەنی و زەخیرە و بنەتۆوی خەڵک و جوتیاران، بڕینی لێڕەوار و سووتاندنی چێلگەکان و تاڵانکردن و خواردنی مێگەلەکان، تەنگ و چەڵەمەیەکی قۆڵی لە کوردستاندا خوڵقان کە بوو بەهۆی قات و قڕی و برسێتی و داکەوتنی نەخۆشی و مردنی بە کۆمەڵی دانیشتوان. سەرڕای ئەمانەش بەشی گەورەی هێزی مرۆیی کورد لە ریزی ئۆردوەکانی تورکدا سازدرابوون. جگە لە پاژماوەی ئاڵا حەمیدەکان کە لە سەرەتای جەنگدا 4 فیرقە و 1 لیوا بە گشتی 135 بلۆک بوون، ژمارەیەکی زۆری سەربازەکانی ئۆردوی 6 بەغداد، ئۆردوی 9 ئەرزڕۆم، ئۆردوی 10 سیواز، ئۆردوی 11 مەعمورەت العەزیز، ئۆردوی 12 مووسڵ کورد بوون و بەشی هەرە زۆریان لە شەڕدا فەوتان. جگە لەم ئۆردوانە لە هەموو هێزەکانی عوسمانیدا لە هەموو جەبهەکاندا کورد وەکو سەرباز و ئەفسەر بەشدار بوون. محەممەد ئەمین زەکی کە خۆی ئەفسەرێکی عوسمانی ئاگادار بوو ژمارەی ئەو سەربازە کوردانی لە شەڕا فەوتان بە 300,000 و لەگەڵ دانیشتوانی نەسوپاییدا بە 500,000 کەس دائەنێ. عەبدولعەزیز یامولکی ئەفسەرێکی کوردی تری عوسمانی ئاگادار بە 700,000 کەسی دائەنێ. کورد نەدەستی هەبوو لە هەڵگیرساندنی جەنگدا و نەدەستکەوتی هەبوو، بەڵام یەکێ بوو لە گەورەترین زەرمەندەکانی. بە ماڵی وێران و کوڕی کوژراوە لە جەنگ هاتە دەرێ. سەرباری ئەمانەش تووشی کوێرەوەریەکی سیاسی لە بڕانەوە نەهاتوو بوو. ڕەنگە هۆی گەورەی بەدبەختی کورد ئەوە بێ کە شوێنێکی خراپی بۆ ژیانی خۆی لەسەر ئەرز هەڵبژاردووە. ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە درێژایی مێژوو گرنگێکی گیانی هەبووە، چونکە سێقارە گەورەکەی دنیا ئەوروپا و ئاسیا و ئەفریقا پێکەوە بەستێ و ڕێگەی بازرگانی و لەشکرکێشی مێژووی ئەرزی و ئاوی لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژئاوا و بە پێچەوانەوە بەم ناوچەیەدا تێپەڕیوە کە کورد لە ناوجەرگەیدا دانیشتووە. جگە لە کورد بە درێژایی مێژوو چەندنەتەوەی لە خۆی بەهێزتر و پێشکەوتوتی تێدا ژیاوە. لە لای ڕۆژهەڵاتیەوە دراوسێی ئەرمەنی و ئازەری و فارس بووە، لە لای خواروی و بەشێکی ڕۆژئاوایەوە دراوسێی عەرەب بووە، لە لای سەروی و بەشی سەروی خۆرئاوایەوە دراوسێی بیزانتینیەکان و دوای ئەوان دراوسێی تورک بووە. کوردستان بە درێژایی مێژوو لە 3 ناوەندی بەهێزەوە لە ژێر گوشارێکی توندا بووە: ناوەندی ڕۆژهەڵاتی فارسی، ناوەندی ڕۆژئاوای بیزانتی و دوای تورک، ناوەندی خواروی عەرەبی. بەدبەختی کورد لە گرنگی هەڵکەوتی جوگرافی شوێنی ژیانیدا دەرەکەوێ. هەموو تێگەڵچوونە مێژوویە گرنگەکانی چارەنووسی ناوچەکەیان بڕیارداوە لەسەر ئەرزی ئەو ڕوویداوە. تێگەڵچوونی داریوشی هەخامەنشی و ئەسکەندەری یۆنانی لە گوگامیلی نزیک هەولێر 330 پێش زاین کە کۆتایی بە دەسەڵاتی ئێرانی هێنا و سەرەتای دەسەڵاتی چەند سەدەیی یۆنانی بوو لە ناوچەکەدا. تێگەڵچوونی لەشکری عەرەبی ئیسلامی و لەشکری ساسانیەکان لە جەلەولا و حەلەوانی نزیک خانەقین 641 کە کۆتایی بە دەسەڵاتی ئێرانی هێنا و سەرەتای دەسەڵاتی چەند سەدەیی عەرەبی بوو لە ناوچەکەدا. تێگەڵچوونی لەشکری عەباسی و لەشکری ئەمەوی لەسەر ئاویزەی گەورە 750 کە کۆتایی بە دەسەڵاتی ئەمەوی هێنا و سەرەتای دەسەڵاتی چەند سەدەی عەباسی بوو. تێگەڵچوونەکانی مەغۆل لە شوێنە جیاجیاکانی کوردستان کە کۆتایی بە دەسەڵاتی عەباسی هێنا و سەرەتای کوێربوونەوەی شارستانێتی ناوچەکە بوو. تێگەڵچوونی شای ئیسماعیلی سەفەوی و سوڵتان سەلیمی عوسمانی لە چاڵدێران نزیک بایەزید 1514 کە ناوچەکەی تا جەنگی جیانی یەکەم کردە دوو بەش. هەروەها چەندین پێکادانی گەورەی خوێناوی لە نێوان هێزەکانی بێگانەدا لە ناو کوردستاندا و لە نێوان هێزەکانی بێگانە و خەڵکی کوردستاندا. هەر یەکێ لەم تێگەڵچوونە گەورانە ئەبێت چ زەرەرێکی گیانی و مادی بە کورد بێ بێ ئەوەی دەستی لە هەڵگیرساندنی یا لە کوژانەوەیدا هەبوو بێ. جەنگی جیانی یەکەمی ژەربە و جۆرە بەشێکی گرنگی ململانەی هێزەکانی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست تێگەڵچوونەکانی لەسەر ئەرزی کوردستان قەوماون. جەبەی قافقازی شەڕی رووسی تورکی هەر بەناو قافقاز بوو. ئەژنە ئەگەر مەیدانی تێگەڵچوونەکان و قوربانیەکانی شەڕەکە ڕەچاو بکرایە ئەبوو ناوی جەبەی کوردستان بێ. ئەگەر لە سەردەمەکانی پێشوودا گرنگی استراتیژی جەنگی و ئابووری بازرگانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هۆی بزواندنی هێزەکانی بێگانە بوو بێ بۆ پەلاماردانی، ئەوە لە کۆتایی سەدەی 19 و سەرەتای سەدەی 20دا هۆیەکی تر پەیدا بوو کە زاڵ بوو بەسەر هەموو ئەوانی ترا، ئەویش پەترۆڵ بوو. پەترۆڵ لە زۆر کۆنەوە گەلان ئەیان ناسی، بەڵام ڕەنگە هیچ گەلێوەکو ئینگلیز پێی بە گرنگی ئەم مادەیە نەبرد بێ. لە سەرەتای سەدەی 20ەوە بەریتانیا دەستی کرد بە گۆڕینی وزەی بەگەڕخستنی پاپۆرەکانی لە خەڵوزی بەردینەوە بۆ نەوت. شارەزاکان لە جنوبی ئێران و کرماشان و خانەقین و کەرکووک زۆر شوێنیان دیاری کردبوو کە ئەبێ نەوتی تێدا بێ. کاتێ جەنگ هەڵگیرسا نەوت سەرچاوی سەرەکی بەگەڕخستنی ئوستولی جەنگی بەریتانی بوو. هەر لەبەر ئەوەش هێزەکانی بەریتانیا بە پەلە بیرەنەوتەکانی خوار و ئێرانیان داگیر کرد.
نەوت دەورێکی ئەوەندە گرنگی هەبوو لە بڕیاردانی چارەنووسی جەنگدا. لۆرد کیرزن لەو بارەوە وتوێتی ڕۆژێ دێ ئەڵێن هاوپەیمانەکان بەسەر دەریای نەوتدا بۆ سەرکەوتن چوون. هەروە هێنری براینجەی نوێنەری فەڕەنسا لەو کۆبوونەوە تایبەتیەدا کە بۆ باسی نەوت لە 1970دا لە ڕۆما کرابووتی نەوت لەو جەنگەدا وەکو خوێن وابوو بۆی ئەو سەرکەوتنەمان بەدەست نەئەهێنا ئەگەر خوێنێکی تریش نەبووایە، واتە خوێنی ئەرز کە پێی ئەڵێن نەوت. جاگەر نەوت لە برنەوەیە دۆڕاندنی جەنگی جیهانی یەکەمدا ئەو دەورەی هەبوو بێ، ئەوە لە ماوەی کۆتایی جەنگ و پاش جەنگدا بوو بە فاکتەرێکی بڕیاردەر لە چارەنووسی سیاسی گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. لە باتی ئەوەی ئەم مادە بە نرخە ببێتە مایە خێر و خۆشی گەلان بوو بە بەڵای سەریان، بە تایبەتی بوو بە لەعنەتێکی مێژووی بە چارەنووسی کوردەوە، چونکە گەورەترین پەترۆلجاری ناوچەکە لە کوردستاندا دۆزرایەوە. راپۆرتێکی سەرکردایەتی هاوبەشی هێزەکانی بەریتانیا لە ئێران و عێراقدان بەم ڕاستیەدا ئەنێ ئەوی نەختێ زیرەکی تێدا بێ ناشێ بڵێ بەریتانیا لەبەر خاتری خەڵکی تر لێپرسراوەتی لە عێراق گرتوۆتە ئەستۆ، وەختی خۆی وتراوە کە بەریتانیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەرژەوەندی هەمیشەیی و سەرەکی هەیە. بگرێ ئامانجێکی سەرەکی هەیە کە لە جەنگی 1914-1918دا گیانێکی زۆری لە پێناودا کردوتە قوربانی. ئەو سەرەتایش بریتیە لەوەی ڕێگە بە هیچ دەوڵەتێکی دوژمن نادرێ هەڕەشە لە ڕێگەی پەیوەندی ئیمپراتۆری بکە. هەروەها بەریتانیا قازانجی ئابووری زۆر گەورەی هەیە لەوێ کە گرنگترینیان پەترۆلجارەکانی کەرکووکە. ڕاگررتنی جەنگ پاش چەند ڕۆژ دانوستان لە نێوان نوێنەرانی تورک و بەریتانیدا لە ڕۆژی سیوێکی تشرینی یەکەمی 1970دا لەلایەن هاوپەیمانەکانەوە ئەدمیرال کارلسرۆ بوو، لەلایەن حکوومەتی تورکەوە حسێن ڕەوفباگ، ڕەشاد حکمەتباگ، سەعدوڵڵا باگ بەڵگەنامەی ئاگربڕیان لە ناو کەشتی ئینگلیزیدا ئاگا مەمنون لە مینای مۆدرۆز لە دەریای ئیجەدا ئیمزا کرد. بەپی ئەم ڕێکەوتنە جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڕەسمی ڕاگیرا. ڕۆژی ئیمزاکردنی بەڵگەی ئاگربەر ئەنوەر پاشا و تەڵعات پاشا و سەرکردەکانی تری تورکانی لاو هەڵاتن بۆ ئەڵمانیا. حکوومەتێکی نوێ بەڵگەنامەکەی پەسەند کرد. بەڵگەنامەی ڕاگررتنی جەنگ زیاتر لەوەی ڕێکەوتنێکی دوولایانی بەرامبەر بێ ملدانی عوسمانی بوو بۆ مەرجەکانی هاوپەیمانەکان، بە تایبەتی بەریتانیای سەرکەوتوو و جۆرێ بوو لە خۆبەدەستەوەدانی کەساسانە. ناوەڕۆکی ئاگربڕی مودروز بریتی بوو لە بەدەستەوەدانی دەردەنێڵ، بۆسفۆر، هەموو سەربازگەکانی حیجاز، عەسیر، یەمەن، سووریا، میزۆپۆتامیا، هەروەها کەشتیە جەنگیەکانی تورکیا، ئەفسەرانی تورک لە تەرابلۆز، کشانەوەی هێزەکانی تورکیا لە شیمالی غەربی ئێران بۆ سنووری پێش جەنگ، چۆڵکردنی ناوچەکانی ئەودی و قافقاز بە جێهێشتنی سیلیسیا، هەبوونی مافی داگیرکردنی هەر شوێنێکی ستراتیجی کە هاوپەیمانەکان بە پێویستی بزانن بۆ دابینکردنی ئاسایشی خۆیان و داگیرکردنی شەش ویلایەتە ئەرمەنیەکەی ڕۆژهەڵاتی تورکیا ئەگەر پشێویان تێکەوت. بڵاوپێکردنی هێزەکانی سوپای تورکی جگەلەوەی بۆ پاراستنی سنوور و ئاسایشی ناوخۆ پێویستن. پاکردنەوەی مەیدانەکانی مینی زەمینی و دەریایی و ئازادی بەکارهێنانی میناکانی تورکیا بۆ کەشتیگەلی هاوپەیمانەکان، کۆنتڕۆلی تەلەگراف، ڕێگەی ئاسنین، تونێلی تۆرۆس و چاودێری وەزارەتی تەموین، بەردانی بێمەرجی هەموو دیر و گیراوەکانی هاوپەیمانەکان و ئەرمەنیەکان، بڕینی پەیوەندی لەگەڵ ئەڵمانیا و نەمسە و دەرکردنی هەموو هاوڵاتیانی مەدەنی و عەسکەریان لە خاچی عوسمانی. سەپاندنی مەرجەکانی هاوپەیمانەکان بەسەر دەوڵەتی عوسمانیدا ناڕاستەوخۆ بەگشتی کاری ئەکردە سەرگەلی کوردیش کە یەکێ لە نەتەوە سەرەکیەکانی ژێردەستی تورک بوو. بەڵام مادەکانی حوتەم دەربارەی داگیرکردنی هەر شوێنێکی ستراتیجیکە بە پێویستی بزانن، یانزەهەم کێشانەوەی دەست بەجێی ئۆردوی تورک لە سەروی ڕۆژئاوای ئێران، شانزەهەم بەدەستەوەدانی سەربازگەکانی میزۆپۆتامیا و مادەی 24مین دەربارەی داگیرکردنی شەش ویلایەتی بەناو ئەرمەنی ڕۆژهەڵاتی تورکیا ئەگەر پشێویان تێکەوت، ئەمانە ڕاستەوخۆ لەگەڵ کوردستان و مەسەلەی کورد پەیوەندیان هەبوو. لە دوای ڕاگررتنی جەنگ هێزەکانی بریتانی، فەڕەنسی، ئیتالی، یۆنانی ڕژانە خواروی ئەنەدۆڵ و داگیریان کرد. هێزێکی هاوبەش دەستی بەسەر ئەستەمبوڵدا گرت. سەپاندنی ئەو مەرجە قورسانە هۆیەکی گرنگ بوو بۆ وروژاندنی هۆشی نەتەوەی گەلی تورک و سەرهەڵدانی بزوتنەوەی کەمالی. کۆبوونەوەی براوەکان بۆ دابەشکردنی دەستکەوتەکانی جەنگ. لە کانونی دووەمی 1990دا لایەنە سەرکەوتوەکانی جەنگ بۆ باسکردنی ڕێوشوێنەکانی ئاشتی لە پاریس کۆبوونەوە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دوو جۆرە کێشیان لە بەردەمدا بوو ئەبوو خەمبەلادا. یەکێکیان بڕیاردانی چارەنووسی شوێنە داگیرکراوەکان بوو. ئەوی تریان جۆری جێبەجێکردنی ڕێکەوتنە نهێنەکانی سەردەمی جەنگ بوو. لە ساڵانی جەنگدا ویلایەتە عوسمانیەکانی بەسرا، بەغداد، بەشی زۆری ویلایەتی مووسڵ، سووریا، فەڵەستین بەشەڕ لەلایەن بەریتانیاوە داگیرکرابوون. لە پاش ڕاگررتنی جەنگ هێزەکانی هاوپەیمانەکان هەندێک لە ویلایەتەکانی تریشیان داگیر کرد. هێزی بەریتانی چوە سیلیسیا و ئەدەنە و پاش ماوەیەک بەجێهێش بۆ هێزی فەڕەنسی. هێزی ئیتالیاش لە ئەدالیا بارگەی خست.
ئەستەمبۆڵ لەلایەن هێزی هاوبەشەوە دەستی بەسەراگیرا بوو. ئەو شوێنانەی سەرزەمینی عوسمانی کە بە شەڕ گیرابوون جگە لە دیمەشق کە ماوەیەکی کورد ئەمیر فەیسەڵ بەڕێوەی ئەبرد، ئەوانی تری ڕاستەوخۆ لەلایەن هێزەکانی بەریتانیاوە بەڕێوە ئەبران. ئێران ئەگەرچی لە جەنگدا بەشدار نەبوو بوو، بەڵام ئەویش لەلایەن هێزەکانی رووسیا و بەریتانیاوە داگیرکرا بوو. لە پاش کشانەوەی سوپای رووسی ئێران بەکردەوە لە ژێردەستی هێزی بەریتانیدا بوو. کێشەی دووەم پەیوەندی بە ڕێکەوتنە ئیمپریالیستیە نهێنیەکانەوە هەبوو. ئەم ڕێکەوتنانە بە ئاشکرا پێچەوانی ئەو بەڵێنانە بوون کە هاوپەیمانەکان بە گەلانیاندا بوو، پێچەوانەی پرەنسیپەکانی سەرکۆماری ئەمریکا ویلسن و لەگەڵ ماف و ئامانجی گەلاندا نەئەگونجان. ویلسن لەسەر ئەوە پیداگر ئەو ڕێکەوتنانە لە پاش قوبوڵکردنی پرەنسیپەکانی ئەو لەلایەن هاوپەیمانەکانەوە هەڵوەشاونەتەوە، چونکە بەپێی پرەنسیپەکانی ئەو ئەبوو ئیتر دیبلۆماسی ئاشکرا جێگەی دیبلۆماسی نهێنی بگرێتەوە و مافی ئازادی چارەنووسی گەلانی ژێردەستی تورک بسەلمێنرێ. بریتانیا و فەڕەنسا ئامادە نەبوون دەست لەو ڕێکەوتنانە و لە دەستکەوتەکانی سەردەمی جەنگ هەڵبگرن، نەشیان ئەویست بکەونە ناکۆچیەوە لەگەڵ ئەمریکا، بەڵکو ئەیانویست شێوەیەک بدۆزنەوە هەم بە ژەوەندەکانی خۆیان دابینکە و هەم ئەمریکاش دژی ڕانەوەستێ. لە 30 کانونی دووەمی 1990دا ئەنجومەنی بەرزی کۆنفرەنسی ئاشتی بڕیاریدا هاوپەیمانەکان و ئەو دەوڵەتانی چوونەتە ڕیزی ئەوانەوە ڕێکەوتن لەسەر ئەوەی ئەرمینیا، سووریا، میزۆپۆتامیا، کوردستان، فڵەستین، نیوە جەزیرەی عەرەب بە یەکجاری لە ئیمپراتۆریەتی عوسمانی جیابکرێنەوە. داواکانی گەلان لە کۆنفرەنسی ئاشتی. دەوڵەتە گەورەکان خەریکی سەودا بوون لە ناوخۆیاندا بۆ دابەشکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دەوڵەتە بچووکەکانی ناوچەکەش لە تەقەلای فراوانکردنی قەڵەمڕەوی خۆیان دابوون لەسەر حسابی دەوڵەتی تێشکاوی تورک. گەلانی ژێردەستەی ناوچەکەش بە هیوای بەدەستهێنانی ئازادی بڕیاردانی چارەنووسی خۆیان و پێگەێنانی دەوڵەتی سربەخۆ بوون. ئەم خواستە جیاوازانە کە ڕنگدانەوەی بەرژەوەندی نەتەوەیی جیاوازی لایەنەکان بوو پێکەوە نەئەگونجا. خواستەکانی یۆنان. بەر لە کۆتایی جەنگ بە ماوەیەکی کورت حکوومەتی یۆنان جەنگی دژی دەوڵەتی عوسمانی ڕاگەیاند. لە دوای ڕاگررتنی شەڕ حکوومەتی یۆنان دەستەی نوێنەرایەتی خۆی بە سەرۆکایەتی فینزەلۆز نار بۆ کۆنفرەنسی ئاشتی. ڤینزەلۆز داوای داگیرکردنی ئیزمیر و ناوچەکانی دەوروبەریە کرد. خواستەکانی خۆی لەسەر بنچینەی ئیسنی و مێژووی دامەزراند بوو. ئیسنی سەبارەت بۆ زۆرایەتی یۆنانی لە کۆنەوە لەو ناوچانەدا جێگیر بوون. بیانووی مێژوویشی ئەوە بوو کەناری ڕۆژئاوای دەریای ئیجە لەگەڵ کەناری ڕۆژهەڵاتی پەیوەندی مێژووی و یەکێتی ئابووریان هەیە. بەریتانیا پشتیوانی لە خواستی یۆنان کرد. ئەنجومەنی بەرزی هاوپەیمانەکان دەسەڵاتیدا بە یۆنان ئیزمیر داگیر بکە. لە 15 مای 1990دا هێزەکانی یۆنان لە ئیزمیردا بەزین و کەوتنە پێشڕەوی بۆ ناوەوە. خواستەکانی ئێران. ئێران بەشداری جەنگ نەبوو، تەنانەت کە هێزی رووسی لە لای سەرووی و هێزی بەریتانی لە لای خوارووی و هێزی تورکی لە لای ڕۆژئاوای جوڵان بۆ داگیرکردنی هێزەکانی ئێران هیچ بەرەنگاری یان ڕێگریەکیان لێ نەکردن. کاتێ جەنگ ڕاگیرا ئێران بەکردەوە لەلایەن بەریتانیاوە داگیرکرا بوو. بریتانیا ئەیویست بەر لە کێشانەوەی هێزەکانی پەیمانێکی نابەرامبەری بەسەردا بسەپێنێ کە بەکردەوە ئێرانی ئەکردە مانداتی ئینگلیز. لەو هەلوو مەرجە سەختەدا ئێران تێشکانی دەوڵەتی عوسمانی دوژمنی دێرینەی و ئامادەنەبوونی رووسیای مڵۆزمی دێرینەی لە کۆنفرەنسدا بە هەڵزانی بۆ ئەوەی بەناوی دەستکاریکردنی سنوورەکانیەوە خواستە ئەرزیەکۆنەکانی لە کوردستان و شوێنەکانی تر سەر لە نوێ بێنێتەوە کایە. لە مەشدا پشت ئەسوور بوو بە دۆستایەتی بەریتانی، بە تایبەتی ئەویست لە باتی قوبوڵکردنی ئەو پەیمانە نابەرامبەرە ئەو دەستکەوتە ئەرزیانە بەدەست بێنێ. فەیروز میرزا نەسرودەولە وەزیری کاروباری دەرەوەی ئێران چەند یادداشتێکی دەربارەی خواستە ئەرزیەکانی ئێراندا بە حکوومەتی بەریتانی. خۆیشی چووە لەندەن بۆ سەردانی لۆرد کێرزن بۆ ئەوەی هەوڵ بدا کە ڕەزامەندی بەریتانی و پشتیوانی ئەو لە خواستەکانی ئێران بەدەست بێنێ، بۆ ئەوەی کاتێ ئێران خواستەکانی خۆی خستە بەردەمی کۆنفرەنسی ئاشتی پشت ئەسوور بێ بە لایەنگری بەریتانی. ئێران ئەوێ سنوورەکانی لەگەڵ رووس و تورکیا دەستکاری بکە. نەسرودەولە لە یادداشتی ڕۆژی حەڤەی تشرینی دووەمی 1990دا بۆ لۆرد کێرزنی نووسی و ئاڵێ سەبارەت بە کورد بەسەر ژمارەیەکی زۆر خێڵ و هۆزا دابەش بوون لەگەڵ یەکتری ناکۆکن. ئەم خێڵانە نەتەوە پێک نایەنن، هەروەها لە توانای خێڵدا نییە یەکەیەکی سیاسی دروست بکە. بەم جۆرە کورد ئەگەر بخرێتە سەر ئێران ئەوە چارەسەری ئەم گیر و گرفتە دژوارە کات، چونکە ئێرانکاری لە بەشێکی گەورەی کورد کردووە وەکو کوردەکانی موکلی و گەرۆز کە ئێستا جێگیر بوون و نیشتەجێن و شێوەی ژیانیان گۆڕاوە. کورد هەرگیز سەر بۆ دەسەڵاتی ئەرمەنی دانانەوێنێ. بگرە کۆمەڵی نەتەوەی و زمان و دینەکەیان وان لێکا بە جۆرێکی سروشتی زۆرتر لەگەڵ ئێرانەکان بگونجێن. اینجا پێشنیارەکە سنووری ڕۆژئاوای ئێران بە جۆرێ چاک بکرێ بگاتە لای ڕۆژئاوای گۆمیوان. ئێران خواستە ئەرزیەکانی خۆی لە کوردستاندا لەسەر بنچینەی بیانووی مێژوویی، ڕەگەز، زمان و دینی کورد دامەزراندووە.
خواستەکانی ئێران لەلایەن بەریتانیاوە پشتیوانی لێ نەکرا لەبەر ئەوە لە کۆنفرەنسی ئاشتیدا باز نەکرا. بەریتانیا نەیهێشت ئێران لە کۆنفرەنسی ئاشتیدا بەشدار بێ بە بیانووی ئەوەی لە جەنگدا بەشدار نەبووە و بێلایەن بووە. بەڵام لە ڕاستیدا بەریتانیا ئەیویست ئێران دوور خاتەوە لە هەموو جۆرە هاوبەشێک لە کاروباری باسکردنی پاشەڕۆژی سیاسی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. خواستەکانی عەرەب. لە جەنگدا عەرەب هاوکاری هێزەکانی بریتانی کرد دژی دەوڵەتی عوسمانی، ئەوەش لە ئەنجامی ڕێکەوتنی حسێن و ماکمەهۆندا بوو. ماکمەهۆن لە باتی حکوومەتی بریتانی بەڵێنی بە حسێندا بوو کە ئەگەر بەشداری جەنگ بن دژی تورک پشتیوانی لە ئامانجە نەتەوەیەکانیان بکەن. ئەمیر فەیسەڵ لە باتی باوکی مەلیکی حیجاز حسێن لەگەڵ دەستەیەکی نوێنەرایەتی سێکەسی هاوڕێ لەگەڵ لۆرەنسی بەناوبانگ گەیشتنە پاریس. لە یەکی کانونی دووەمی 1990دا یاداشتێکیدا بە ئەنجومەنی بەرزی کۆنفرەنسی ئاشتی. لەم یاداشتەدا فەیسەڵ داوای لە هاوپەیمانەکان کردبوو کە بەڵێنەکانی خۆیان لەبارەی دامپیانانی مافی سربەخۆی عەرەب بهێن نەجێ. داوای کردبوو کە دەوڵەتێکی یەکگرتوو بۆ هەموو عەرەبەکانی ئاسیا دروست بکرێ لە ئەسکەندەرونەوە بەرەو ڕۆژهەڵات تا سەر سنووری ئێران و بەرەو خوار تا سەر محیتی هندی. فەیسەڵ خواستەکانی خۆی لە سەر بنشینەی لە یەکچوونی ڕەگەزی سامی، زمانی عەرەبی، دینی ئیسلامی دانیشتوانی ئەو ناوچەی داوایە کرد دامەزراند بوو. هەروەها بەڵێنی دابوو کە ئەگەر داواکانی بێتە دی وا بکە بە زووی کەڵک لە سامانی میزۆپۆتامیا وەربگرن. فەیسەڵ لە داوا ئەرزیەکانیدا دەستدرێژی کردبووە سەر مافی کورد، چونکە بەشێکی ئەو شوێنانی ئەو لە ئەسکەندەرونەوە بۆ سنووری ئێران داوای کردبوو نیشتیمانی نەتەوەی کووردە. لە هەندێکی عەرەبی لێ نەبوو، لە هەندێکی کەمایەتێکی عەرەبی لێبوو لەگەڵ زۆرایەتێکی کورد ئەژیان. کەچی فەیسەڵ لەم یاداشتەدا دانی بە هەبوونی نەتەوەی کووردانە ناوە نەوەکو نەتەوەیەکی سەرەکی و نەوەکو کەمایەتیە کە لەو ناوچانەدا هەبن. هەروەها بەڵێنی دابینکردنی هیچ مافێکیشی نەداوە کە ئەگەر خرانە ژێردەستی ئەوەوە. خواستەکانی جوولەکە. جوولەکە ئەوسا دەوڵەتی نەبوو تا بە ناوی ئەوە بەشداری کۆنفرەنس بکە. ڕێکخراوی جیهانی سایۆنی دەستەیەکی نوێنەرایەتی تێکەڵاوی لە جوولەکەی ئەوروپا و ئەمریکا بە سەرۆکایەتی وایزمان پێگەێنابوو کە لە پاریس شوێن ئامانجەکانی بزوتنەوەی سایۆنی بکەوێت. سایۆنەکان ئەیانویست دانپیانانی دەولی بۆ بەڵێنەکەی بێلفۆر بەدەست بێنن کە لەبارەی دروستکردنی نیشتیمانی نەتەوەی جوولەکەوە لە فەڵەستین درابوو و ئەیانویست ئەو دەستکەوتە بخرێتە ناو پەیمانی ئاشتیەوە. سایۆنەکان دژی ئەوە بوون فەڵەستین بخرێتە سەر دەوڵەتێکی عەرەبی. هەروەها دژی سەرەتای ئازادی بڕیاردانی چارەنووسی گەلان بوون کە ئەگەر لە فەڵەستین جێبەجێ بکرایە لەبەر زۆرایەتی ژمارەی عەرەب فەڵەستین ئەبووە دەوڵەتێکی عەرەبی. لە هەمان کاتدا دژی تەدویری فەڵەستین بوون کە لە ڕێکەوتنی ساکس پیکۆدا بڕیاری لێدرا بوو. ئەیانویست فەڵەستین ڕاستەوخۆ لەژێر دەسەڵاتی بەریتانی دابێ. خواستەکانی ئەرمەن. دەستەی نوێنەرایەتی ئەرمەن لەلایەن بۆ غوزنوبار پاشاوە سەرۆکایەتیەکرا. ئەرمەن داوایە کرد لە ئەرمەنستانی تورکیا کە مەبەستیان لە 6 ویلایەتەکەی ڕۆژهەڵاتی عوسمانی واتە ئەرزڕۆم، ئەرزنجان، خوان، بەتلیس، خەرپۆت دیاربەکر بوو دەوڵەتێکی ئەرمەنی دروست بکرێت. ئەم داوایە لەسەر بنچینەی بەهانەی مێژووی دامەزرا بوو کە لە کاتی خۆیدا ئەرمەن زۆرایەتی دانیشتوانی ئەو شوێنانە بوون. بەڵام لە کاتی دەربڕینی ئەم خواستەدا ئەرمەن کەمایەتێکی بچووکی دانیشتوانی ئەو شوێنانە بوون. داواکانی ئەرمەن لەگەڵ ئامانجەکانی کورد ناکۆک بوون، چونکە ئەو شوێنانی ئەوان داوایان ئەکرد دەوڵەتی ئەرمەنی لەسەر دروست بکرێ کورد بە نیشتیمانی نەتەوەی خۆی داهانا، نە لە پێش کوشتاری بە کۆمەڵی ئەرمەن و نەدوای ئەوەش ئەوان زۆرایەتی دانیشتوانی ناوچەکە نەبوون، بەڵکو بە درێژایی مێژووی چەند سەدەی دوایی لە زۆری ئەو شوێنانەدا ژمارەی کورد لە ئەرمەنی زۆرتر بووە. ناکۆچی خواستەکانی کورد و ئەرمەن کۆسپێکی گەورە بوو لە بەردەم هەردوولادا. سەرنجام بۆ غوزنوبار پاشا بە نوێنەرایەتی ئەرمەن و شەریف پاشا بە نوێنەرایەتی کورد لەسەرەوە پێگاتن جیاکردنەوەی سنووری نەتەوەی هەردوو نیشتیمان بە دادوەری کۆنفرەنسی ئاشتی بسپێرن. خواستەکانی ئاسووری. لە تەمووزی 1990دا دوو کەس بە ناوی سەعید سادق و ڕۆستەم نەجیب بە ناوی دەستەی نوێنەرایەتی ئاسووری کلدانیەوە یاداشتێکیاندا بە کۆنفرەنسی ئاشتی. لەم یاداشتەدا داوای دروستکردنی دەوڵەتێکی گەوریان ئەکرد لە هەندێک لە ویلایەتەکانی ڕۆژهەڵات و خواروی تورکیا کە حەڵەب و دێرەزور و موسڵیشی بخرێتە سەر و دەرگایەکیش بۆ ئەم دەوڵەتە لەسەر دەریا تەرخان بکرێ، دەوڵەتانی گەورە دەستەبەری ببن و لەژێر مانداتی یەکێکیاندا بێ. دەستەی نوێنەرایەتی ئاسووری داواکانی خۆی لەسەر بنچینەی بەهانەی مێژووی و زۆری ژمارەی ئاسووری لە چاو ئەرمەنی و ڕێچەڵەکی ئاسووریانەی هەندێک لە خێڵەکانی کورد و عەرەب دامەزراند بوو. ئەم داوایانە لەگەڵ ڕاستی جوگرافی و مێژوویدا نەئەگونجان، لەگەڵ ئامانجەکانی کورد و ئەرمەنی و عەرەب ناکۆک بوو، بە تایبەتی چونکە ئاسووری هەمیشە لەو ناوچانەدا کە ئەوان داوایان کردبوو کەمایەتیکی بچووکی دانیشتوان بووە.